لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 56 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل ولا هم ينصرون. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانەهو وتعالە کاتێکەوە بە بەنی ئیسرائیل دەفەرمی، چونکە لە پێشەوە فەرموویە بەنی ئیسرائیل دیارە لە بۆ ئەوان لە بۆ ئێمە و لە بۆ هەموو خەڵکێکەکەوە خۆمان پارێزین لە ناخۆشی و ئەهوال و سزای ڕۆژێکەوە ڕۆژی قیامەتە، ئەو ڕۆژێکەوە هیچ کەسێک هیچی پێ ناکرێت لە بۆ کەسێکی دیکە، ولا يقبل منها شفاعة، و هەروەها هیچ کەسێک شەفاعەتی لێ قبول ناکرێ، و هەروەها هیچ کەسێک عدل و فیدیەی لێ قبول ناکرێ، ولا هم ينصرون، و هەروەها هیچ هێز و توانایەکیش نییە بەهانای بێ لە عەزاب نەجاتی بدا. ئیتر باسمان لەوە کرد لا تەجزی نەفس عن نەفس شەیئا، واتە هیچ کەسێک بەهانە هیچ کەسێک نایە مەگەر ئەو کەسە ئیمانی هینابی بە تەوحیدەوە، ئەوجا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بتوانی تکایی لۆ بکە. لە دوای ئەوەش دەفەرمێ ولا يقبل منها شفاعة، لەو ڕۆژێدا شەفاعەت قبول ناکرێ، وەکو گوتمان دیار لە بۆ کەسانێکی کافر شەفاعەت قبول ناکرێ، بەڵام لە بۆ کەسانێکی ئیماندار ئەوەی ئەعتقادی ئەهلی سونە و جەماعەیە، بەڵێ شەفاعەت و تکا قبول دەکرێ لە دوای ئەوەی خوای گەورە ئیزن دەدا کە کەسی شافع و تکاکار تکا بکە، ئەوە هەروەها ڕازی دەبی لەو کەسێکەوە تکای لۆ دەکرێ، شەفاعەتی لۆ دەکرێ کەوا ئەهلی تەوحید بی، ئەو جاگەر گوناهبارە و تاوانبارە دیارە خوای گەورە قبولی دەکە. دیارە شەفاعەت و تکای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ ئەهلی کەبائیر وەکو گوتمە ئاعتقاد ئەهلی سونە و جەماعە، بەڵام کەسێکە موحیدە دەبی موحید بیتن بە هیچ شێوەیەک شرکی لێ ناتبتەجێ، نابی کەسێکی کافر بی. و هەروەها دیارە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چەندین کار و کردەوە لەوانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ نمونە دەفەرمیتن لە دوای هەر بانگدانێک كاتك وكسك أو دعائك اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة إلى آخر أو دعاء بكات لدواي هم بانك دانيك كوا داواي وسيلة بك لبو بيغمبر صلى الله عليه وسلم كوا برسترين بلي بهشتا أو دفرمي حلت له شفاعتي يوم القيامة، أو شفاعتي من لبو أو كسا مسوغر دبي روج قيامته، كواتا باو كارو كردوانا باتباع پیغمبر صلى الله عليه وسلم لدواي قضية توحيد باتباع پیغمبر صلى الله عليه وسلم بعبادته بشوين كوتني پیغمبر صلى الله عليه وسلم لامو عبادات كان او لو كسان دبي كوا شفاعتي پیغمبر صلى الله عليه وسلم مسوغر دكي يتر شفاعتي پیغمبر صلى الله عليه وسلم كوزانيان باسي دكان لبو اويكوا اواني كغناهبار نو مستحقي جهنم خوای گەورە بە فەزلی خۆی لێیان خۆش بی و خوای گەورە سوبحانەهو وتعالە لە جەهەنەم دەریان بینی. و هەروەها شەفاعەت و تکای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ ئەو کەسانێکەوە ئەهلی بەهەشتن نەچووینە بەهەشت، شەفاعەتیان دەکات بستنە بەهەشت. ئیتر بەو شێوەیە ئەنواعی شەفاعەتی لە پێشی ئەوەش شەفاعەی عوظمای هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە خەڵکی هەمووی لە ساحەی مەحشەر لەو پەڕی ناخۆشیدان کاتێکەوە دەستنە لای ئادەم عەلەیهی سڵات وسەلام هەتا وەکو پێغەمبەر بە پێغەمبەر پێدان هەتا دەگەنە لای خاتەمەکەیان محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەویان شەفاعەت دەکا و سوزدەشی دوور و درێژ دەبا لە خزمەت پەروەردگار خوای گەورە سوبحانەهو وتعالە ڕێگای پێدایە محەممەد ارفع رأسك سل تعطى اشفع تشفع يا محمد صلى الله عليه وسلم، سرد برزكوا داوا بك داوكو قبول بك شفاعت بك تاوكو شفاعت قبول بكين او جا بوشوي يا ربي امتي بەڵێ بەو شێوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەفاعەت لە بۆ ئومەتی خۆی لە بۆ هەموو بەشەریەت دەکاکەوە حەشر و حیساب دەست پێ بکە و خەڵکی لەو زەیقەتە نەجاتیان بێ.
ئیتر ئەو شەفاعی عوظمایە و هەموو شەفاعەتەکانی تریش لە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئیزنی خوای گەورە مسۆگەرە و ڕەجاشمان وابیتن ئێمەش لەو کەسانی کەوا شاد بین و بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە دوای پێغەمبەریش یاخود لە دوای پێغەمبەران بەگشتی کە هەر پێغەمبەر و شەفاعەتی خۆی هەیە لە ڕۆژی قیامەتدا ئیتر دیارە غیری پێغەمبەری صلی الله علیه وسلم شەهیدیش بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهیدیش لە بۆ هەیە شەفاعەت لە بۆ چەندین کەس بکە لە خانەوادەکەی خۆی یاخود لە بۆ هەر ئەو کەسێکەوە ئەو خۆشی بیە و بیناسیتن و هەروەها هەندێک لە زانایان باس لە شەفاعەتی عولەماش دەکەن ئیتر دیارە لەو ڕۆژەدا شەفاعەت هەیە لە بۆ ئیمانداران لە بۆ ئەهلی تەوحید بەڵام لە بۆ ئەهلی کوفر شەفاعەت نییە ولا يؤخذ منها عدل هیچ فێدیەیەک وەرناگیرێ لەو ڕۆژە کەواتە ئەو کەسێکەوە لەو ڕۆژەدا مسۆگەری عەزاب بووە یاخود مستحقی عەزاب بووە نە هیچ کەسێک دەتوانی بەهانای بێ سوودی پێ بگەینی نە هیچ کەسێک دەتوانێت شەفاعەتی لێ بکە نە بە خۆی دەتوانی خۆی بکڕیتەوە إن الذين كفروا لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه كواتە هەر کەسێک کافر هەر کەسێک کافر ئەگەر ئەوەی دنیا هەمووی ئیوی بی ئەوەی لەسەر ڕووی زەویە ومثله معه هەندەی دیکەش ئیوی بی ئەوە ئامادەیە بیبەخشی تاوەکو لە سزای خوای گەورە نەجاتی بی بەڵام بەهانای نایە بە کەلچی نایە سبحان الله کەواتە فیدیە لەو ڕۆژەدا قبول ناکرێ ولا هم ينصرون ولا هم ينصرون كواتا أوش في وكو عبد الرحمن بن ناصر السعيد دلي أوانتك بابلين بتايبت لا تزين نفس شيئا لبو جلب منفعة بلام ولا هم ينصرون لبو دفع مضرة هيت كسيغني لو زحمتي وناخوش ولو عذابي بتواني نصرتي لو بنيري نصرتي لو بيني نجاتي بدا دفاعي لبكا لعذابي خواي قوري دري بيني خوا بناما مدا كواتا وكو قتمان لسرتادا أوي كوا لو روجدا نجاتماندا عقيدة توحيد وعملي صالحة أو ذا رحمة خواي قوري سبحانه وتعالى لدوائي ودفرمي وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب هل لدريجي خطاب خواي قوري سبحانه وتعالى لبو بني إسرائيل دفرمي وإذ نجيناكم أي واذكروا إذ نجيناكم ببیرتان بێتەوە باسی بکەن تاوەک شکرانەی بکەن کاتێکەوە نەجەیناکم کاتێکەوە نەجاتماندان من ئالی فرعون لە ئالە فرعون نەجاتماندان کەوا خراپترین شێوازی عەزابیان بەنگۆ دەچێژە کەواتە لێرەدا من ئالی فرعون نەک هەر فرعون من ئالی فرعون دیارە فرعون و دار و دەستەکەی دەگریتەوە فرعون و دار و دەستەکەی دەگریتەوە وإذ نجيناكم من آل فرعون إمما نجات دا لفرعون دار دستود صلاتكي كوها ظلمي عندكر تي عندكر يسومونكم سوء العذاب سوء العذاب ديار خرابترين سزايا بنقودة تشيشت كوا روني دكاتوا بلام يسومونكم بالضبط دليل السائمي هاتوات راعي كوات لير دا بمعنى تيدي وكزان دفرمون يولونكم ما يرعونكم بأشد العذاب كواتا بوشيوي آل فرعون حكمرانين قويان دا كردو أن قويان بري ودبد بتشيويك بوي كوا خرابترين عذابيان دا دانقو خرابترين عذابيان بانقو دا تشيشت لبيرتان بيخواي قولا لدس أو تاقما كوا فرعون دارو دستكيتي نزات تاني دا إجالير لدواي أو كوافر سوء العذاب يكسر يذبحون أبناءكم ويستحيون نساءكم دلو إزانان دفرمون ليردا والتفسير سوء العذاب كيف سوء العذاب تسبو كوا بدست فرعون أوان بسريان هاتبو بريتي ولا يذبحون أبناءكم ويستحيون نساءكم لهندق لا زيغاي دي كشخواي سبحانه وتعالى كباسي كرديه لبون من لسورة الأعراف كاتك وباس لو عذابي دكاكوا بني إسرائيل بسريان دهاد لبابلين بدستي فرعون تاقمكي لمن دفن يقتلون أبناءكم دفن يذبحون كواتا ديار الذبح سربرينا قتل كشتنا هدو الشام بصيغي تجديد هاته يذبحون يقتلون كواتا ديار الزيادة في المبنى تدل على الزيادة في المعنى كواتا يذبح أي شدة الذبح يقتل شدة القتل
کەواتە هەندێکیان سەر دەبڕین بە خراپترین شێوازی سەر بڕین، هەندێکیان دەکوشتن بە خراپترین شێوازی کوشتن. لەبەرەوەی خوای گەورە سوبحانە و تەعالە بە شدەتەوە باسی کردێ یوذەبیحون، پیاوانیان سەر دەبڕی، کوڕانیان سەر دەبڕی وەیەستەحیونە نیساءەکم، بەڵام ئافرەتانیان دەهێشتەوە وەیەستەحیونە نیساءەکم. جا لێرەدا کاتێک کە دەفەرمی یوذەبیحون ئەبناءەکم زانایان دەفەرمون دیارە کوڕانیان سەر دەبڕی، ولاداتی نوێ ئەوانەی کەوا تازە لەدایک دەبن، یوذەبیحون ئەبناءەکم وەیەستەحیونە نیساءەکم، ئافرەتانیان دەهێشتەوە، کچانیان دەهێشتەوە تا ئەوکو دەبوونە نیساء، کچیان دەهێشتنەوە تا ئەوکو دەبوونە نیساء. ئیتر ئەوە چ کاتێک فرعون بەو شێوەی ئەنجامیدا ئەو بابلێن فرعون دەستەکەی بەو شێوەی ڕەفتاری لەگەڵ بەنی ئیسرائیل دەکرد، زانایان بە دوو شێوە لێکیان دات. هەندێک دەڵێن هەر لە پێشی هاتنی موسا کاتێکەوە فرعون کاهین و بابلێن منەجمی هەبوون، ئەوانی کە ئیدعای زانینی مستەقبەل دەکەن، خەبەریان پێدا بوو کە گوایە لە ناو بەنی ئیسرائیل منداڵێک دەبی زەوالی مولکی فرعونی لەسەر دەستی ئەو منداڵێ دەبی، کەواتە تەنەبوئیان کردبوو بە هاتنی موسا عەلەیهی سەڵات وەسەلام. ئیتر ئەویش بڕیاریدا مادام ئەوەی کوڕە لە بەنی ئیسرائیل هەمویان بکوژی، بەڵام کە فترەیەک وای کرد پێیان گوتی ئەگە توا بکەی معنای وایە بەنی ئیسرائیل نامینێ هەمووی خلاص دەبی، دەی بڕیاریدا ساڵێک دەکوژی و ساڵێکیان ناکوژی و بە یەکجاری خلاص نەبن، کەواتە ساڵێک منداڵەکان ئەوەی کە دەبووە بکوژرێ، ساڵی دووەم کوڕەکان نەدەکوژران، بەڵام کچیشی دەهێشتەوە لە بۆ خزمەتکردن. ئیتر قەدەری خوای گەورەوە بوو کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام لەو ساڵە لەدایک دەبی کەوا فرعون بڕیاریدایە کوڕ هەمووی بکوژرێ، نەک لەو ساڵی، کەواتە یان قەدەری خوای زۆر عەجایبە. یعنی خۆ بە فکری بەشەربی لەو ساڵەی ببووە کەوا فرعون بڕیاریدا ساڵێک بکوژی و ساڵێک نەکوژی، لەو ساڵی کە نەکوژی ئاسانترە. قەدەری خوای وا بوو موسا لەو ساڵەی لەدایک ببی، لەو ساڵەی لەدایک بێتن کەوا کوڕ سەر دەبڕێ وەکو تەحەدایەک. خوای گەورە سوبحانە وتەعالا ئەوجا قەدەریشی وایە ئەگەر چی بڕیاری فرعون وایە کەوا ئەو هەموو منداڵی دەکوژی تاوەکو موسایەک لەدایک نەبیتن کەوا مولچوی لەسەر دەستیوی لە ناو دەچی، بەڵام قەدەری خوای گەورە وایە خوای گەورە تەحەدا دەکات لەو ساڵەی لەدایک دەبی کە فرعون بڕیاریدایە کوڕ بکوژرێ، ئەو نەک هەر ناکوژرێ، بەڵکو دەبی لە ماڵی فرعونیش گەورە بی. کەواتە ویست و ئیرادەی خوایە، ئیرادەی فرعون نییە. ویست و ئیرادەی خوایە، ئەو خوایە فەعال لما یورید، نەک فرعون، نەک هیچ کەسێکی دیکە. ئیتر وەیەستەحیونە نیساءەکم، ئافرەتانی دەهێشتەوە لە بۆ خزمەتکار. طبعا بەنی ئیسرائیل دیار لە زەوی مەسڕکەوە لە ژێردەسەڵاتی فرعون بووە، فرعونەکان با بڵێن ئەوان تیرێک بوون کە قیبتیان پێگوترێ، و هەروەها بەنی ئیسرائیلیش لە دوای ئەوەی کەوە یوسف عەلەیهی سەڵات وەسەلام وەکو معلومە لە سوڕەتی یوسف باس کرا، کاتێکەوە قەدەری خوا دەچیتن لەوێن دەرێ دەبیتە گەورەی ئەو وڵاتە و پاشترێش بابی یوسف کە یعقوبە عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ کوڕەکانی هەر هەمووی لەسەر داواکاری یوسف دەستنە مەسڕ و لەوێن دەرێش لە جێگایەکی زۆر باش نیشتەجێ دەبن. ئیتر بەنی ئیسرائیل لەوێن دەرەوە تەشەنە دەکاتن و زیاد دەبن هەتا لە زمانی ئەو فرعونەی کەوا ئێستا ئێمە باسی دەکەین، کە دیارە یەکجار زۆر بووینەوە، ئەوانیش بە هەموو شێوەیەک ئازاریان دەدەن، دەیان چەوسێننەوە، لە دوای ئەوەش بە تایبەتی کەوا دەزانن کەوا کوڕێک لێیان پەیدا دەبی کەوا زەوالی مولکی فرعون لەسەر دەستیویە، هەندەی دیکە بڕیاری عەزابیان لەسەر دەدەن. ئیتر لێرەدا وەکو خوای گەورە دەفەرمی وەیەستەحیونە نیساءەکم، ئافرەتانیان بەجێ دەهێش. جا هەتا تەماشای لەفظەکەی بکەین وەیەستەحیونە نیساءەکم، یعنی کسانیان کە بەجێ دەهێشتا وەکو ببنەژن لە بۆ خزمەتکاری وەکو ئیهانەکردنیش. یعنی قەومێک کە ئەتوو بتەوێ ئیهانەی بکەی پیاوەکانی بکوژی و ئافرەتانی بهێڵیەوە، یعنی ئەو قەومات تەواو دوایان دەبڕێ لەبەرەوەی هەمومان دەزانین کەوا زیاتر ئەو منداڵی کەوا لە ژن دەبیتن تەنسیبی سەربابی دەکرێتن، کەواتە کە قەومێک ئەتوو بتەوێ پیاوانیان بکوژی و ئافرەتانیان بهێڵیەوە تەنها لە بۆ ئەوەی کەوا کەسانێک خزمەتکاریان پێ بکەن، تەمەتوعی خۆیان پێ بکەن، ئەگەرنا ئەو نەوەیە ئەتوو دەتەوێت ببڕێتەوە. و هەروەها کاتێک کە دەفەرمێ وەیەستەحیونە نیساءەکم و کە دەیان هێشتنەوە وەکو منەتێک دەیان هێشتنەوە، تەماشاکە ئێمە ئەنگۆ دەژیێنین لێ ناگەڕێن بمرین، کەواتە ژیانەکەشیان هەر بە زەلیلی و بە ئیهانەکراوی بوو. هەندێک لە زانایان دەفەرمون ئەو بڕیارەی فرعون لە دوای ئەوە بوو کە موسا هات عەلەیهی سەڵات وەسەلام،
کاتێکەوە بانجی کردن لە بۆ پەیامی خوای گەورە سبحانه وتعالى وەکو لە سوورەتی غافر خوای گەورە باس دەکاتن دەفەرمی لە دوای دعوەی موسى عليه الصلاة والسلام و هارونی برای صلاة والسلام خوانە سەر لە بۆ فرعون و مەلەئی فرعون ئەوجا ئەوان گوتیان اقتلوا أبناء الذين آمنوا معه واستحيوا نساءهم كواتا لوين دري خواهي قد فرميتن لدواي دعوي موسى فرعون أو قراري ذكر كوا كراني أو إيمان داراني كوا شوين كوتي موسى بكجن وهروها آفرتكانشان بها النور بو خزمتكاري يتر أو دو توجهها هي بلام والله أعلم دیارە ئەو قرارە هەر هەبووە لە پێشی هاتنی موساش بەو تەنەبووی کە لە بۆی کرا لە پاشی هاتنی موساش بەدەلیل ئەوەی لە سوورەتی الأعراف خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی کە بەنی ئیسرائیل بە موسایان دەگۆ ئوذینا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا کاتە پێشی هاتنی تو و لە دوای هاتنی توش ئێمە هەر لە ئێش و ئازار و مەشەقەت و ناخۆشی دابووینە کەواتە والله أعلم ئەو تەوەجوهە زیاتر ئاەتەکانی قورئانی پیرۆز زیاتر ئەوە دەسەلمێنکەوە لە پێشی هاتنی موساش و لە دوای هاتنی موساش عەلەیهی سڵات وسەلام ئەوە بڕیاری فرعون بکەوە بەو شێوەیە لەگەڵ بەنی ئیسرائیل هەڵسوکەوت بکە لە سوورەتی ئیبراهیم عین لەوێن دەشکاتی کە دەفەرمی یەسومونەکم سوء العذاب لە دوای دەفەرمی وەیوذەبحون ئەبناءکم وەیەستەحیون نساءکم کاتە واوی عەطفی بەکارهێنا لەوێن دەرێزانان دەفەرمون لێرەدا کەوتمان یەسومونەکم سوء العذاب یەکسەر دەفەرمی یوذەبحون بەبێ واو کەواتە لێداوە تەفسیری عەذابەکەیە کە بریتێ لە سەربڕینی کوڕەکان و هەروەها هێشتنەوەی کچەکان بەڵام لەوێن دەری کە واوی بەکارهێنا واوی عەطف لێرەدا زانان دەفەرمون کەواتە ئەنواع عەذابی دیکەشی دەدان لە زەمنی ئەو عەذابانەی کەوا فرعون دەیدان ئەوە بوو کەوا کوڕەکانی دەکوشتن و هەروەها کچەکانیشی بەجێ دەهێشتن لە بۆ بەلا و موسیبەت طبعا وفي ذلكم بلاء من ربكم عظيم ئیتر لەوەیدا کەوا ڕوویدا لەو عەذاب و ئێش و ئازار و دەسەڵاتەی فرعون بەسەرتاندا ئەوە بەلا و موسیبەت بوو بەلا و موسیبەتێکی گەورە و تاقیکردنەوەشی گەورە بوو بەسەرتان هات و هەروها لە نەجاتدانیشتان لە دەست فرعون لە نەجاتدانیشتان لە دەست فرعون کە خوای گەورە نەجاتیدان ئەوەش تاقیکردنەوەیەکی گەورە بوو لەلایەن خوای گەورە ئایا شوکرانەی دەکەن یان نا لەبەرەوەی وەنەبلوکم بالشەر والخەیر فتنە کەواتە تاقیکردنەوەی خوای گەورە بەخۆشی و بە ناخۆشیە ئیتر هەم عەذابەکەیان بەدەستی فرعون تاقیکردنەوە بوو هەم نەجاتدانیشان لە دەست فرعون بەخۆشی ئەویش تاقیکردنەوە بوو لەو تاقیکردنەوە دەردەستنیان دەرناچن لە دوای ئەوەش خوای گەورە سوبحانه وتعالى کەمێک لە ناز و نعمەتەکانی خۆی باز دەکا بەسەریاندا کە لەبەر تەوابوون کە لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانی داهاتوو دێن و خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون